ئازیزان لە شاشە جوانەکەی گەڕیان میدیاوە سڵاوتان لێبێ و جەژنتان پیرۆز بێ. خۆشحاڵین لە بەرنمەیەکی تایبەت بە جەژنی ڕەمەزانی پیرۆز لەگەڵ هاوکارم نیان پێتان شاد بینەوە. نیان جەژنە پیرۆز بێ. جەژن لە توی ئازیز پیرۆز بێت و لە تەواوی کارمەندانی گەڕیان میدیا و لە سەرجە مسلمانانی دنیا پیرۆز بێت. ئەمێ دەکەین بتوانین ئەمڕۆ خەندە بخێنە سەر لێوەکانتان سەرەتاش ئەچینە لای کاک ڕەزا جوولەکانی و بەرهەمی یەکەمی ما پێشکەشکا و کاک ڕەزا جەژنە پیرۆز بێت. لە تۆش پیرۆز بێ. بەسەرەتا بچینە لای بەرهەمێکی شاد ئەمڕۆ جەژنە و بەرهەمێکی شادمان پێشکەش بکەیت. قەیسێکە با بەرهەمێکی شاد بێ. ئەوارە زورە چاواکەم زێڕین ئەوارە زورە چاواکەم زێڕین بەستا کەمەرەکات بە بڕۆی نەڵپاڕین بەستا کەمەرەکات بە بڕۆی نەڵپاڕین هەرنام دیدایە خۆزگا وەزار هەرنام دیدایە تازە لە دوایار غەم بەکار نایە تازە لە دوایار غەم بەکار نایە باڵاکەت بەرزا بێتەوە باڵاکە وەرزەگیان بەرزا بێتەوە دڵمێنی هەژار ئەکزێنیتەوە دڵمێنی هەژار ئەکزێتەوە ئاوارە زورە تاواکەم حەلیم ئاوارە زورە تاواکەم حەلیم کەمەراکە و بەستا و بە بڕۆی نەڵپاڕی کەمەراکە و بەستەگیان بە بڕۆی نەڵپاڕی خەساکەوەکەی خاڵی بن بەردام خەساکەوەکەی خاڵی بن بەردام بۆ منت کوشوام و بەناڵە و گریان بۆ منت کوشوەگیان بەناڵە و گریان ئاوارە زورە چاواکەم دێڕین ئاوارە زورە چاواکەم دێڕین کەمەراکە و بەسەگیان بە بڕۆی نەڵپاڕین کەمەراکە و بەستەگیان بەرچی نەڵپاڕین لێبکەم کورتە باڵاکە و دامن لێبکەم گیان کورتە باڵاکە و ئەولاتم ماسکرد دنیا ئەولاکە و ئەولاتم ماسکرد دنیا ئەولاکە و ئاوارە زورە چاواکەم زێڕین ئاوارە زورە گیان چاواکەم زێڕین کەمەراکە و بەستام بە بڕۆی نەڵپاڕین کەمەراکەت بەسەگیان بە بڕۆی نەڵپاڕین
دەستەکانە خۆش بێ و دەنگ نرزێ کاک ڕۆزاگیان دەستەکانە خۆش بێت سپاس. خۆشەویستان ئێستاژە چینە لای بەڕێز کاک جەزا وەک بەڕێوبەری کەناڵەکەمان و ئەمڕۆ میوانە لە لامان کاک جەزاگیان جەژنی پیرۆز بێت. سپاسانەکەم جەژنتان پیرۆز بێ جەژنە پیرۆزی خۆم لە هەموو بینەران و بیسەرانی گەڕێمیدیا و کەناڵی گەڕیان ئێزی و ئفێمی گەڕیانەکەم پیرۆزبای خۆم لەم میوانە خۆشویستانی ناو ستۆدیۆکەم کاکە ڕەزا جوولەکانی هونەرمەندی دێرینی ئەم نەتەوەیە و کاکە سامان و ئێوەی بەڕێز خۆشەویست و کاکە ڕەحیم و کاکە بەختیار و کاکە بابان و هەموو خۆشەویستان سەر جەم کارمەندەمان و لەناس خۆبەخشەکانی گەڕێمیدیا جەژنامە مسلمانان پیرۆز بێ بە هیوام مادوێتیان پاسێتەوە دوای ئەوەی کە ئەو ماوەیە بە ڕۆژوو بوون و ئەو فەرمانی خۆی گەوریان جێبەجێ کردووە. زۆر سپاس دەکەم کاک جەزاگیان ئەگەر پێمان بڵێ بگەڕێنەوە سەردەمی مناڵی جەژنتان چۆن بەڕێە کرد؟ وڵی بێگومان جەژنمان ئێمە من خۆشترین چێژم لە جەژن بینیم بێ لەو پۆستەوی دارایی بوو کە کاکە ڕەحیم و کاکە بابان پێشەشیان کرد لەبەرەی من خۆم هەر لە مناڵی و حەزم لە مۆسیقا بووە هەر لە سەرەتایی شوچوومەتە ناو بواری مۆسیقاوە کە لە چواری سەرەتایی بووم کە هاتیم بۆ بەر سینەماکان بەو پۆستەویدارەیە مانزانی کە جەژنە کە جوێ لە پۆستەویدارەکە بۆ لەوانەیە مامەڕەزا بزانێ ئەو پۆستەویدارەی عەبەی سەیزایە و دیارە مام حەسەینی ئەوان بوون کە بەیەکەوە کە جۆمان لێ بووی تر بۆ پۆستەویدارەی ئەمانزانی و ڕۆژە جەژنە هەنوەکو چۆن قەیسی و شمیش و قوبڵی و فەرتەنە و چێشت و برنجەکە ئەم پۆستەویدارەش بەقەدەرەوە دەوری هەبووە. هیچ کات جەژنانە وەرگرتووە لە کەسە نزیکەکانە بەڕاستی جەژنانە زۆر خۆش بکەوەرەتی لە مامە سامانوانە بوو جارەگە ڕعب بووە ڕعبیان پێوە من 5 دیناریان نامی 5 دیناری ئەو کاتێ مناڵ بووم میوانێکماناتەوە و زۆر ڕەفیقی باوکم و 5 دیناریامی لە خۆمی لە خۆشان نەمەزانی چیکەم هەموو گەڕەگەڕام ئەم بەرابەر دقەتیخەم بە مناڵەکانە کرد پاشا بووی ئارە وەڵڵی تەکبیر قەپات بوو کاتە 5 دینار زۆر بەڵێ خۆشەویستان یەکێ لە میوانەکانی کەشمان میوانێکی ئازیز و لە بواری کۆمیدیایە ئەوش کاک سامانی حاجی عەلیە کاک سامان گیان سڵاو لێ بێت و جەژنە پیرۆز بێت. خوار لە ئێوە لە هەموو تەواوی بیسەران و بینەرانی خۆشەویست منیش لێرە و پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە تەواوی گەلی کورد و خوای گەورە ڕۆژوو نۆژ و عیبادەتیان لێ قبوڵ کات هیوادارم ئەم جەژنە بێتەمایی خۆشی و ئاسوودەیی بۆ گشت لایەک پیرۆزبایی لەم ستافە جوانە و لە هەموو کارمەندانی گەڕامیدیا بڵێ ئامین لە تەواوی هەموو کورد پیرۆز بێت. خاڵە تەکبیرێکمان بۆ بکە بۆ ئەم جەژنە ئەوەی جەژنانەی پێ نەبێت چی بکە ئەنی پارەی پێ نەبێ بداتێ جەژنانە چی بکات؟ وەڵام دەرگای لێمەکەنەوە ئەی خۆ کە تۆ جەژنان و ناتێکابرا تۆ چی بۆ ماڵەکەی جەژنانە نات وڵات دەرگای دەرگا نەکردن چی دێکەم کاک سامان گیان بەسەرهاتێکی خۆشمان بۆ بگەڕۆ لە جەژنا بەسەرهات بێت لە جەژنا بەسەرمات بێ وەڵی کەڕەتێکیان مناڵ بووم برایکم لە خۆم گەورەتر هەیە برا گەورەکەم برنی بۆ سینەما جا باوکم حەزی ناکە بە تایبەتی چینە ئەو شوێنانەوە ئەوود مناڵمی با تووشێکی خوانەخواسە هیچ ڕووداوێک نەبنەوەانە منیش براکەم برنی بۆ سینەماوانە و هەتا چوین و تو هاتوونەتە و تێتی لای باوکم باسینەکەی کە چوونەوە ماڵەوە نەڵێ چوین بۆ سینەمامانە وەڵامیش هەر چوینە ئەودی دەرگاکەوتم بەڵا باوکە چوین بۆ سینەما دێگەی وەڵی تر ئەو باوکم من مناڵ بوو نەمنینە بەس لە برا گەورەکەمی چاکوتی بە مناڵش نەبیت بە سینەما ئارە وەڵا زۆر خۆر بەڕاستی تر ئەو براکەم ئەوە بوو وتی هەتا ماوەم ببڕە جارێکە لەگەم نانایتە دەرەوە بم بۆ شوێنانە دەستەکانە خۆشمانگیان کۆمەڵە میوانی ئازیز خشمانلایە میوزیسیان کاک ڕەحیمی باڵەبان جەژنت پیرۆز بێت جەژنتان پیرۆز بێ و لەشتان ساخ بێت بەڵە خۆشەویستان بچینە لای بەرهەمێکی تری کاک ڕەزا کاک ڕەزاگیان چیمە پێشکەشەکەیت ئەمە ئاوازێکی تازەی خۆمە هۆنراوەی شوانی حەمەورانیە ئینشەڵا ئەوە دابەزێنم لەم پاییزەی تەمەنەدا ئینشەڵا بەهاری تەمەتەوێ سپاس دەکەم.
حضرتي بارك لبايزي تماندا در حضرتي بارك سورواني يا سيكي دواري سرسنارك سورواني يا سيكي دواري سرسنارك وكو قلا وري وكان كذابا يا قمر ثيني وكو قلا وري وكان كذابا يا قمر ثيني بيادي بهاري تامن هالدروات ونام ديني بيادي بهاري تامن هالدروات ونام ديني جستماندو يا خزانة كذابا يا قمر ثيني جستماندو يا خزانة باريجينا يتاوى وكو خونك زر بزاري سر الهوى رداتا وكو خونك زر بزاري سر الهوى رداتا جانا 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 وجانا قسم أوركت يا بناي جنب بلا زسم أرجانا ومزاني توكسي جانا ومزاني توكسي بالندي دمال يكي زوري تاريخ التنيايم بقري عش قدرنا كي آي 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 حضرتي بارك لبايزي تماندا در
حضرتي بهارك سورواني يا سيكي يواري سرسنارك سورواني يا سيكي يواري سرسنارك دەنگت نەرزە کاک ڕۆزاگیان زۆر ئەمەوێت سپاس. بپرسم پاییزی تەمەەن بۆ هیچ والله. یادگاریەک لەگەڵ ئەم گۆرانیە هەیە نەوەڵایوەکو یادگاری نییە بەڵام هۆناوەکەم زۆر بەدڵ بوو اینجا لەگەڵ تەمەنی منی شابەڕاستی تۆ جێگەگرێتەوانێت تەمەنێکم ڕۆیوە تەمەەن درێژ بە زۆر ئیشەڵڵا سپاس بۆیە بۆ ئاوازە خۆشم بۆدانم کاک ڕەزا پێمان بڵێ جەژنانە لای تۆ لە سەردەمی مناڵیە هەر پارە بوو یان شتی تر بوو وەڵی هەر پارە بوو چکم پارەکە خۆی نەبوو کە نەبوو معناە حەزبان هە لە پارە بوو مەبەستی ئەمەڵە دانم دۆلار و تومەنە چ وەرە بۆ قاتری خوا دۆلار بەزە زمانی زیرەک من بیستومە بە سەرهاتێکی هەرشم خۆشمان بیرە. بۆ باسکە لەو سەردەمی مناڵیە کەچی بۆ یاریەکان وەڵی هەر دەمە قاچان و ئەمشتانە ئەرە بەخوا دەمە قاسان و وڵا سەردەمی من لەگاوی شەبوو لەگاویش مەکە چیترە و لەگا و لە نەر و چەلق و فەلەق و خاڵ زۆری و خاڵ زۆری و ئەوانەمانە کرد ئەو پیکاوێکەمە تازەکەین ئەوە کاچی بۆ سەرشنار وەڵامی سواری بوو لە خۆشی ئەو سواری تیاری هەزام ناڵێکە دە پیکابێکە بۆ سەرشنار ئەو سەرسنارم هەر نابینی بەم ئەی بە سەرهاتێکی خۆش لەم تەمەنەتە کە لەگەڵ گۆرانی بێژ لەگەڵ ئەم برا عاسپانە شتێکی خۆش وڵی خۆماشەڵا ئەمەە دەست و پەنجیان جوانە هەچیە بڵێ ئەبێ بەڕخ نەبوونا هەمویان ئەسی چاکن کاگڕەحیم ئێوە گەر بە سەرهاتێکی خۆش ڕۆژانەکە تووشی بەرکەوتن لەگەڵ هونەرمەندەکانە شتێکی خۆش لەگەڵ وڵی بەسەراتی خۆش زۆرە بەس بەسەراتی کاک بەختیارەدام بۆ جەرمەوە دوو لە ڕێم مەجیسە و دوو لە ڕی بینەران کە سەیرەکە ڕۆژێ شین بۆ ناو بازار زادای مە زۆربەی ڕۆژەم سیانەمان پێکەوەی شین بۆ ناو بازار زەعات کاک بەختیار تۆزە جسمی گەرمە تۆزە حەدایمە حرارەت قەلبی زۆرە. حەماوەی فولە کاک بەختیار تا چین بۆ ناو بازارمە دوو لە ڕێم مەجلیسە چوو شەحاتە بکڕێ نعم شەحاتە بکڕێ ئیتر عادەتەن کاچی بۆ هەر شوێنە خواردەمەنی فەرموو هەیە بەسم شەحاتێکری بە منی فەرموو باشە من چی بکەم کاک کاک بەختیارگیان تۆ یادگاریکە خۆش ئەی بابا نێگەریمان نەگەیارمەتی بەر چلەکانی بۆ نەبی هەرجارە جلێک دەبەرەکە چلێکی تایبەتی بۆ دانێن بۆی کە هاو کێشێ دیسانەوە ئەم کارەمە کاک سامان تۆ پێما بێ لەگەڵ کاک ئەرفان وەستا محەممەدا خەریکی شانۆگەریەکەن لێسەدەوەڵە سەرکەوتوو بن یادگارێکی خۆش لەو ڕۆژانەیە کە بەیەکەوە پرۆڤاکەن خەریکی ئەوەن بەسەراتی شتێکە لەو ڕۆژانەیە کاتی پرۆڤات زۆر شتمان ینی طبعا هەموو کار بەزمتان زۆر لەگەڵ کاک ئەرفان هەموو کارێک غەڵەتی تیاوی عادەکردنەوە و تێستێکی تەواو بێ بکەیت تاکو بەرهەمەکە گەینیتە ئەنجام ئێمە شەوانە لە هۆڵەکان دەستێمانی تن هۆڵێکمان گرتووە بۆ پرۆڤەکردن لەبەر ئێمە لە دوم ڕۆژی جەژنە خەریکی شانۆگەریەکی لە شاری کەرکووکی خۆشەویست تا بۆ ماوەی حەوڕۆژ ئەو شانۆگەریە بۆ نەخۆشخانەیەکە ئەو کارەکە بۆ خێریە ئێمە و داهاتێکە لەو شانۆگەریە کۆکرێتەوە هەمووی پێشکەشەکرێت بۆ خەسەخانەیە هیوادارین سوودی لێ ببین و ئێمە تر بەڕاستی یادگاریمان زۆرە لە کاتی پرۆڤای بە تایبەتی لەم شەوانەیە بوو لە هۆڵەکە کە پرۆڤمانە کرد طبعا من بە ڕۆژوم دوای بەربانگ بوو ئیرفان بە ڕۆژوو نەبوو لە پێش بەربانگ بوو ئیرفان شتێ خوارد لە دەرەوە ئەمانە جاتەمی تامی بە منەکرێ دەی بانگ بە دەی حاجییان دەی کورەکە خۆ من بانگ نایم من بە ڕۆژوو تۆ لەبەردەمی مناشتەکە خۆت و ئەتێ من حەزم چێتە سەری بەڵام من حەزم ناچێتە سەری دوایتر چوینە ژوورەوە لە پشتی پەردەوە بۆمانە وتی حەزم تم چی لە لوقمە قازیە کەچی دەبوو ڕاستی یادگاریمان زۆر زۆرە لەگەڵ ئیرفانە لەگە برادەرانەکە لە کاتی کارە هونەرەکانمانە بەڵامی تر هەنێ یادگاریش یعنی بەکەکی گەڕانەوە نایادەوە ڕاستی تەمەەن درێژن کاک جەزاگیان بینەوە لای تۆ سەڵتیش خۆشە لەگەڵ ئەوەیە
من قسەی خۆش لە سەوتیشی خۆشە گوێم لێت بووە چی و توێتی من سەڵ خۆشە قەت بیستم وتیان سەوتی خۆش و لە مەجلیس دانیشە گۆرانی ئەڵێ باوەڕم پێ زۆر کاگوهان نییە جژنە و دڵمان بشکێنەوە دانیشە گۆرانی ما بۆ بە غەڵەتی گەشت کاران بووە کاگورانە لا من تصويرم لا من تصويرم بەڵگەنا لا لە مادەم بەڵگان لا جژنە و کۆپلێکمان پێشکەش کا جەزالەکە بەڵگایش ناوترێ گەوتیان بەڵگە تاوە ئەڵێ موبایلەکەمایە کاک جەزاگیان دڵمان مەشکێنە کۆپلێکی بچووکمان پێشکەش بەسەر چاو چی بکە ئاوازی خۆمە ئەشتا بڵاو نەکراوەتەگە خواب کە مامە ڕێزایەکێک لەوانەیە کە حەزیان لە ئاوازی گەڕانە بیڵن سوپاسانەکە پێشکەشیان پێ ئەو دەنگە و نەرزێ کاک جەزاگیان بۆ ئەڵێ سەوتم خۆش نییە زۆر سپاسانەکەم دڵنیام کە دەنگم خۆش نییە بەڵام من ئاوازانەرم ئەمە شەکە لە ئاوازانەی کە دامناوە ئێشتا ئەوەی کێڵە دیار نییە یەکێک لە ئاواز گەڕێنەکان من بێڵ یەکێکمانەی زیینەوە ئاوازم زۆر ئەوە براوە کراوە بە میلی بۆ نمونە ئێستا ئاوازەکەی زۆر زۆر خەڵک وازای میلیە باوەڕکە ئاوازی من بۆ مەسەن تاکو باش و کاک محموود کاخیامی کوڕی تەسویریان کردەوە لە مەخیرەیە خەڵک پێوە بۆ ئاوازە میلیە بەزمدا ئەتوانم بڵم لە سای 9 جارێک بۆ کاک ئیسماعیل بیراهیممان کلیپیش کرد سەردەما جارێک ترش کاک میدیا تۆباری کردووە ئەمە سێم جار بە کاک محموود کاخیام وتیان ئەمە خڕەجانەکەی تر خەڵک وای لات و خەڵک زای میلیە بەس باش بوو بە ئەرشیف هەمان بووی ساڵانی ئەو لێرەشێکە لە ئاوازەکان پێشکەشتان کاک جەزاگیان ئاواز لایە و سەوتیشە خۆشە بۆ گۆرانی وانێ بیرە لەوەنە کە تۆ ڕۆژ هەک گۆرانیەک بڵیت بۆ خۆت باوەڕم پێ بکە من خۆم دەنگە ناسم ێستا من زۆر مەعجوم بە دەنگی کاکە ڕەزا بە دەنگی هونەرمەندە دیێرینەکان دەنگی خۆشە ناستم کە جۆم لە دەنگی خۆم بێتەوە دڵنیام دەنگم ناخۆش هەم کەس لای خۆی دڵی ناخۆشە بەڵام دڵی خۆش بوو دڵی نەرسێت سپاس دەکەم کاک سامان گەێنەوە لای تۆ ئەو بەڵێم شتێکی خۆشمان بۆ باست یادگارێکی خۆش وڵی یادگاری زۆر زۆرە بەخوا یادگاری لەوانە کە خۆش بێت ئەستا پێشەوە کاکجەدا باسیوە کردی بڕاکە لەم شانۆگەریە ئەیفان نایاڵێ سەردانەوە بچێ ئیسراحەتکەنەوەمانە بڵێن حیواری پێکەنی زۆرە بێ من خۆمیشێکم لەوانە لاەنێت برادرانیش خۆیان شاید حاڵن لەوەیە لە کاتی ڕێکۆردکردنە لە چی لە درامایە لە بەرنمەیە خۆ لە شانۆگەریە ئیعادەم زۆر زۆر کەم بۆ ینی غەڵەتم هەبێت و سەلێنە دووبارێکەکەن کەسی کۆنتڕۆلی خۆتەکەی بەڵام دەم شانۆگەریە دڵنیام ئیعادەم هەبوو لە کاتی پرۆڤەیە لە بەرەوەی حیوارێکی و عیرفان من هاتم بڵێن شتێکم کرد عیرفان پێکەنی دوایەوە من عیرفان حیوارێکی و من پێکەنیم عیرفانیان سەگ بە مناڵم خۆ ناگری بەڕاستی یعنی بەرکەوتەمان زۆرە لەگەڵ یەکە و شتی خۆشمانێ بەسەراتی خۆشمانێ و ئیشەکانی شەوای تر بینەر خۆی بڕیارەیە ببورم نەگەت مداخلێ بکەم لەبەری باسی عیرفان هاتە پێشەوە لەم بینەیە زوو دیعای بڵاو بێتەوە کەڵان عیرفان مردووە وتم بەتەمای بمرێ بەڵام تەلەفۆنیان بۆ منەکە ڕۆژنامە نووسەکان هەموو پێیان نێرە بە پەدەسێکم هەر تەلەفۆنم بۆ هاوجارمەوە کاک جەزاوە ڕاستەوە خەبەر عیرفان مردووە منش چارم نەبوو لە سێم و چوارەوە ویتی تەلەفۆنێکم بۆ ئەوی خۆی کردمەگە مردە بێ سا داخراوە
کە جەڕاستم بەرێ خۆی هەڵی کردم ئەتفان جەنەوە ڕاستە مردی و تیزات خۆ عیب ناکەی کە بمردمە یەکەم کەس بە تۆم منش ئەوم بە پەیامنەرەکان وتەوە هەر ڕۆژ بڵیان کردەوە لە ڕۆژنامەوەتیان کاکەوتێت یەکە بمردمە یەکەم کەس تۆم دەستان خۆش پێ و کاک ڕۆزاگیان بچینە لای بەرهەمێکی تر قەشێکە جژنەوە حەزەکەین کەرەباڵخێکین ئێرە گۆرانێکی شاد و خۆشمەوە بکەیت بەسەر چاو ولا وكابه الهو فريجيامه لا يلق وسامه كوميلين يا بيدين من شرف رسامه كوميلين يا مو من شرف رسامه
ئای سەرێ هەڵدڕاو شەرمی پێ ناوێیە سەرێ هەڵدڕاو شەرمی پێ ناوێیە کەس وەکو من لەیلاجان قەت تۆی خۆش ناوێیە ئەی لاوەلاوە بەرکە بەنگلاوە ئەو دەستەی بشکێ چونکەم دایکی لێداوە ئەو دەستەی بشکێ دایکی لێداوە ئەی بەوێنەی ئاوە بیرە بیرە خوامە بەوێنەی ئاهۆ بیرە بیرە خوامە هەر شەو لەلایە جان جان منزڵ بیرە خوامە لاوە لاوە کابێ هەروە خڕێگیانێ شێتی کردەوەم یەکڕا لەنجە و لارەکانێ شێتی کردەوەمێ لەنجە و لارەکانێ دەنگە خۆش بە کاک ڕزاگیان ئاوازیم گۆرانە هیچ کێ بوو وەڵام فۆکلۆرە هۆنراوەکەی هۆنراوەکەشی فۆکلۆرە بەڵێ دەنگە نەرسێت بمێنی بۆمان هیچ بەرهەمی تازت بەڕێوەیە وەڵی ترەوە جێژن بڵاوە بێتەوانێ ینی پێشکەشی ناکەی جارە جارێنە وەڵا ماوێتی وەختی ماوە ئیشاءڵڵا کاک جەزاگیان بینەوە لای تۆ یادگارێکی خۆشمان پێ بڵە کە بەسەر هات بێ لەگەڵ کارمەندەکانە لێرە وڵا ئەوەی یادگاری زۆر چکە هونەمەدان زۆر ڕوو لێرە دەکەن سەورەکەم یادگاری زۆر هەبێ لێرە لە ڕاستیە هەر لێرە ئەو بەسەر خۆم هاتووە من و کاکدابا منەوە کاتە سەرەتا بەنامە پێشکەشە کرد ئەمەە وتە بوو تحدای قەیرانەکانەکەین وتم لە ڕادوی قەیرانەوە لێم تێکردڵم ڕادوی گەڕیان ڕۆژگەن ئەوم بەسەرا وە زۆشتی دریژ ڕوویەوە کاتێک تریشیان چین بۆ تەسویرێک لەگەڵ ئەمڕۆ جێرامانەوە لەگە هەڵکەوت نووری لێرە بوو هەڵکەوتی تیپیناس لە تەلەڤیزیۆنی کەرگووی تەسویرمانە بوو کە چوین هەمومانیان کرد بۆ یەک لان کوڕێزەرە و کاتە سیارە نەبوو بۆ وەسای هەموو عالەمە سیارێ بێ هەتا چوونێتە کەرگووی دەرگای دوای سیاری لان کوڕێزەکە بەکراوی بەجێما بۆمە پرەزێن چین بوو لە کۆڵانێکە لای تەلەڤیزیۆنەوە بەرگیدانا گۆرانی بێژەکەمان ناوی کاکەوە بوو تەسویرەکەی ئەو بوو تەسویری جاران دۆبلاژ بوو مەسا چوی ئادانیشتین هەموو دەستمانە جوڵان ئەوژیتە دەمێ جوڵان و نەکبەتە بۆ لە کۆڵانەکەیەک بەگیدان نەو لە دوای دۆز کاکاوە کەوتە خۆڕەمەی ئەو هەوسا بوو بە شات و جاوەرە بێنە بەچای خۆ کاکە بۆ خاتی خۆ من چی بکەم چۆن تەسویر بکەم با حەڵکە چوونە ناو تەلەڤیزیۆنمانەوە بەچی بۆ هێناسکە بە میکیاجوشتا چۆن بێت تۆ شاردیانەوە بەزکە لە تەسویرەکەی ئەمە هەر وەکو خۆ خەجی لێهاتم ئەو هیرۆریشی خۆش بەڕاست دەستەکانە خۆش بێ کاک جەزاگیان کاک سامان لەگەڵ ڕەمەزانە چۆن بووی شکر بۆ خوا زۆر باش بووم هەرسی ڕۆژەکەمان دێگرت شکر بۆ خوا بەڵام بە مناڵی وانە بووم بەخوا پاشیان هەڵەتان تێر و پەرمانە خوارد و هەتا نیێڕۆ لە نیێڕۆ ناوبڕێکم تێ کرد ئەچمەتە سەلاجە گەشتمەخوا جاربیان گرتم لە قافامانە هەرموو بە ڕۆژ بوو تێکی وارانش دانیشتم لەگەڵەوانای تر ئێواران بەرباگمانە کردەوەمانە بەڵام ێستا دەخوا بەزیابێ ئەم ساڵمان ئەمانگە باش بوو بۆت مانگە زۆر زۆر باش بووم دەخوا بەزیاب ینی هەموو ساڵێک نۆ قوڵە ئەمانە هەموو ساڵێک هەتا گەشتینەتەوە تەمەنی کە چۆنە لە عەقڵمان پێشکە ئەها بەڵامی تر لەو کاتەوە تا ئێستا شکر بۆ خوا تەندروستیم زۆر باشە و لە ڕەمەزانێکی خۆشمان بەڕێکرد ئەی نوکتەیەکی خۆش بەسەرهاتێکی خۆش شتێکمان دەنگ خۆش نێ گۆرانێکمان بۆ گۆرانی بێ قەزابی شوارگا و بۆڵە من نابێت گۆرە نەوەڵا گۆرانی جی ئەو پەیوەندیانەی کە بۆ دەکرێت کاک سامان ڕۆژانە پەیوەندی پێوەکرێت لە بەرنامەکان تا یادگاریکە خۆش لەگەڵ گوێگرەکانی تۆ تا ئێستا تەکبیرانە کردوتە هەموو سەری گرتو بێ سەد لە سەد ناوەڵە بەڵام بۆیان دەکەم تەکبیریان بۆ هەمووی تەکبیری چاک چاک تەکبیری بۆ ئەم جەژنە چیە کاک سامان بۆ ئەم جەژنە هیوادارم بالەگە جێژنەکانی کە جیاواز بێت
تۆزە خەڵک بەگەرم و گۆڕی و سەردانی کە سوکار و خزم و دۆستەکانی بکە بە زۆی خۆم لە سلێمانینیم یەک ڕۆژ دێرم سەرچم بۆ کردبووکە تا 6 ڕۆ دوای جەژن نایمەوە بەڵام بە خەڵکەبیرم بۆ خەڵکەیە و ڕێنمایم بۆ خەڵکەیە تۆ خوا لە ماڵی باوکتانەوە لە ماڵی دایک و خەزور و خەسووتانەوە پیا بڕۆن یەک نەفەری لێ نەپەڕن بەتابەتی کاکدابان یەکەم ڕۆژی لە ماڵی خەسووی ڕۆژە بێ بچێت بەڵێ ئیتر هیوادارم خەڵک ئەم جەژنە جیاواز بێ لەگە جەژنەکانی کە باگەرم گوڕێ لەبەروی جەژنەکانی کە زۆر ناخۆشی و ئەفاتاتە پێشەوەکو و بابەتی کۆرۆنا و ئەمانە ڕێگەگرتن هەبوو لە هاتوچۆ و پەیوەندەکان کەم ببووە بەڵام هیوادارین ئەم جەژنە شکر بەخوا ئەوانەمان هەمی تێپەڕانەوە هیوادارین جەژنێکی گەرم و گوڕ بێ و هەموو کەس دۆست و ئازیزان و خۆشەویستانی بەسەر کاتەوە هیوادارم هەموو لایەکە لە جەژن و خۆشیابن کاک ڕزاگیان ئەگەر پێمان بڵێ کاتی خۆی لە لادیەکانە شایی زۆر بووە تۆ بەشداری شایەکانی کردووە هیچ یادگارێکی خۆش و هەیە لەگەڵیانە یعنی گۆرانیەکە بۆ کچێکی جوان سەرنجی ڕاکێشابێتی هەڵای و کاتێککە ئەومە کە تەمە خێزان و نەبووی ئەوە هەڕوویاوەی کاکڕزاکەر هەرچ بوو بە بێڵێ خەینە نەبەخوا یەک جار لەگەڵ شاکرا بە ڕەحمەت بێ نەماوە داوت کرای لە ئازار مرد بڵاو بۆتەوە هەیە زۆر خۆش زەو کاتە تەسیر و ئەپشتانە نەبوو فۆتۆ هەبوو ینی زۆر خۆش بوو خێزانم نەبوو گەنج بوو بە کوردەکەی گۆرانی باش بووە هات کورەت کەسوین یەکسەر دەستمان پێکرا ئەو بووە من نیوە ڕۆگەشتی ناوێ بۆ بەیانی بوو کە هاو دەستمان پێکرد حتا تاریکی کرد ئەمە هەر هەڵپەڕین بووە شەوەکەش ئێو ئەوەیە کە تۆ جۆرێ بووە کاک جەزا تەجیلات بوو بڵاو بۆتەوە ئەوە ئەرشیفێکی زۆر میلی بۆ بەیانی دەستمان پێ کردەوە حتا نیوەڕۆ بوو گاو کاتی گەنجێنی چۆن بووە ئارە بەخوا توانە بۆ کاک سامان بۆچی لە ڕۆژی دو حەفلەم تێ بەڕان نە بە گۆرانیتن نا هە بە سەردا بۆی گری نەکەن ئەوەرە مانوو لە شایە شاکر دەنگی نووسا خوالی خۆش بێ یەکی لەگەڵا بۆیش ناوی ڕزا بوو زەربی لێە لەگەڵمانە ئەنج ئەو هاتە ناوە هەتاکو سەعات سواری وارە ئیتر ئەنج کۆتایی هاوە شایەکە خۆش بوو بەڕاستی لەشتان ساغ بە دەست خۆش بێت دڵی خەڵکمان زۆر خۆش کردووە بە دەوانی تازە پێگەشتن کاک ڕەحیم تۆ چیت لایە یادگارێکی خۆش ئەدە چی لای بەڵەبانی لای نکتەیە بەسەرهاتێ شتێکی خۆش وڵای شتێکی وان بینێ بەخوا بزەوت ئەوەی کە کاکزە لانێ بزانێت لە ناو هونەرمەندانە هەنە شتێ یانێ لە محمەدە ڕوویسە شاشەی نەبێ بیڵێ وای ڕاست ئەوەی تر بەخویەوە کاک بەختیار تۆ کاک دابان سەیوانی بەرین دوا قسەتان شێ کاک جەزا بۆمان ڕاستیان من جارێکتر جەژنە پیرۆزی خۆم لە هەموو مسلمانانێکم لە ئەوانەی کە ئێمە بینین بەداخەوە هەتا ئێستا گەڕێنێژی لەوانەیە لە هەموو شوێنێک نەبینرێ بەڵام ئەوانەی من ئێستا ئاگادارم لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان هەیە سوپاس بەخوا لە ڕێگەی ئایستاریشەوە ڕەنگە لە دەروی وڵات و لە تارۆگەش هەمان بینن لە ڕێگەی ئەپی مۆبایلەوە لە هەر شوێنەکەی ما بینن جارێکتر پێڵام جەژنە پیرۆز بێ وەکو کاک سامان وتی ئەم جەژنە گەرم و گورترە جەژنان خۆی بە جەژنە پیرۆزە بەناوبانگ بوو بە تەوەقع و بە ماچکردن و بە گەردەنازایی وای لێهاتە بوو جەژنەکانی دوو جەژنی ڕابردوو نە ماچ مابوو نە تەوەقع مابوو نە گەردەنازایی کورە نامەش نەمابوو تەلەفۆنیش نەمابوو هەر بوو بین لەبەر کۆرۆنا ترسانە هینۆکو بگەین دەبای بەرەکەش نانەرە بیکەنەوە هەندێکو بینیکە هیوادارم هەموو جەژنەکەیان بە خۆشی بەڕێ بکەن و سوپاسی ئێوەی مادونە ناسەکەم سوپاسی ئەو هونەرمەندە خۆشەویستانەکەم کە لەم ماڵی گەڕیان هەموو سوپاسی ئەوشەکەم کە کۆتان کردینەوە جەژنی ئەوش پیرۆز بێ زۆر سپاس بۆ ئێوەش کاک سامان تۆ دواوتت وڵای دواوتەمەوە جەژنانەکەمان بنەوە با بڕێن جەژنە لێگەڕەوە دوای کاک سامان بۆ دوای لای کاک ڕێواز دامانەوە وڵای زۆر نایەکی تر شتێک لێوە دیگرە دوایی ئەم دوانە بەدەم دوانە منیش هیوادارم ئەم جەژنە بێتە مای خۆشی و ئاسوودەی بۆ گەشت لایەکی هیوادارین ئەو ناخۆشیانە تێپەڕێنین و خۆی گەورە خۆشی بخاتە ناو ئاشتی و خۆشی بخاتە ناو هەموو گەری کورد و هیوادارین کێشەی ئەم موچە و ناخۆشیانی کە بەسەر ئەم گەلایە دیشەڵا کۆتایی پێبێت و هەموو لایەکان لە خۆشییا بێت ئینشاءڵڵا کاک ڕزاگیان لە کۆتاییدا چیت هەیە بۆمان
دەنگێ نەرزێ و مادوومان کردی زۆر ئەمڕۆ. سپاس منیش سپاسی ڕادیۆی گەڕانەکەم کە ئەم هونەرمەندە جوانانەوە خۆشەویستانی کۆکردەوە بێ کۆتوانیمان لێرە یەکتر ببینین. مێدوارم شتێکمان کرد بێ کە دڵی خەڵکمان پێ خۆش کرد بێ و ڕازی بن لێمان. دەستەکانە زۆر خۆش سپاس. بێ و کاک ڕەحیمکیان ئەگەر قسەی کۆتاییتمان بێت بۆمان. دواقسەی لەوێ پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە هەر چوار پارچەی کوردستانەکەم بە تایبەتی گەلی کوردی باشوور باکوور هیچی فەرقی نییە هەمووی هەر کوردە لە مسلمانان و لە جەنابتان دەستخۆشی بۆ جەنابتان بۆ کارگەزا بۆ ستافی کامێرەمان بۆ کاغڕێباز کە لە هەموومان زیاتر عەزێتی کێشا و دەستخۆشی لەکەین و هیوادارم هەموو ڕۆژێکتان و ڕۆژێکمان جەژن و خۆشی بێت. ئامین ئینشاءالله. کاک بەختیارگیان قسەی کۆتایی بەڕێزە. پیرۆزبایی لە خەڵکی کوردستان زۆر سپاس بۆ جەنابی کاکدەزا و ئەم کەناڵ ستافی پشتکامێرە و بەڕێز کاک مامۆستا ڕەزا جوولەکانی هیوادارم کاتی خۆش. دەستەکانە خۆش بێ و کاک دابانگیان قسەی کۆتایی جەن. ڕاستەیە چاپاشی کوردستانەکەم و لێش پیرۆز بێ و دەستخۆشی برایانی بەشی پشتی کامێراکەم و برایانی کامێرەمان و بۆیە خۆشەویست و ئەم مەجلیسە وازاوەیە. دەستەکانە خۆشەویستانی گەڕیان میدیا هاتنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان جژنانی گەڕیان بە بەرهەمێکی کاک ڕەزا کۆتایی پێدێنێن. چاوتان لەسەر شاشەی گەڕیان بێت هەرسێ ڕۆژی جەژن لە خزمەت ئێوەی خۆشەویستین ئومێد دەکەین میوانێکی ڕەحسووکی ماڵەکانتان بین لێرەشە هاتنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان هەتا بەرنامێکی دیکە بەخواتان سپێرم ماڵەوە. كزاوة بنيان أقسام الدلايا دلي مسكينيان عسكنا خلق وخوا ما يخلطينيان ما يخلطينيان درختي ساديمة أسرين دريز والله بنا مرادي بنا مرادي تسوى داي من بك سريقة من بك سريقة سرقرد البيان بالا درسيني وتوسكرني جايان بواسريني لا دوري قريم عند السنوايا ما يكاب دردي جان برد سنايا ما يكاب دردي جان برد سنايا
زاني بڵەکەی ئەو دەدا باکە وەکە جوانایە وەک چاوی پاری لە باغ و سێوەک سەکایە من نەکەی باری هەرچەندێ دەڕوایە بە بەرچاومدایە وەختە ئاگرێکی وەڵا خەستم تێبەرێدا وەختە ئاگرێکی یانە بە کوڕم تێبەرێدا تۆ دوور و من دوور یەک لە یەک دوورتر خەمبارمان کێدێ وەڵا لە خۆمان زیاتر هەر دووری دووری دوورکەوتی تەوایە ئەو مەی لە گەرماچەکە سار کردۆتاوە ئەو مەی لە گەرماجەم سار کردۆتاوە